من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمانانی بەڕێز و خۆشەویست بە یارمەتی خوای پەروەردگار ئەمڕۆ کۆتایی بە تەفسیری سوورەتی پیرۆزی ئەز-زومەر دەهێنین. داواکەین لە خوای پەروەردگار کۆتاییمان بە خێر و بە چاکە بهێنێ لە دنیادا، ئاخرمان بە خێر بگێڕێ. داواکارین لە خوای پەروەردگار هەموو نوێژ و ڕۆژ و عیبادەتێکمان لێ قبوڵ کات و مانگی ڕەمەزانیش بکا بە نسیبمان و بیکاتە کەفارەتی گوناهەکانمان. خوای پەروەردگار لە ئاەتەکانی کۆتایی ئەم سوورەتە پیرۆزەدا باسی دوو تاقممان بۆ دەکات، باسی دوو کۆمەڵمان بۆ دەکات، کۆمەڵی براوە و کۆمەڵی دۆڕاو، کۆمەڵی سەربەرز و سەرفراز لەگەڵ کۆمەڵی نەکبەت و ئەوانەی کە نەهامەتی و نەکبەتی و بەدبەختی ڕوویانی تێکردووە، کۆمەڵی بەهەشتی و کۆمەڵی دۆزەخی. خوای پەروەردگار دەفەرمێ وسیق الذين كفروا إلى جهنم زمرا. ئەوانەی کە کافر و بێباوەڕن، ئەوانەی کە لە دنیادا باوەڕیان بە خوای پەروەردگار نەبووە، باوەڕیان بە پێغەمبەری خۆشەویست نەبووە صلی الله عليه وسلم، ئەو کەسانەی شوێنی ئاینی پیرۆزی ئیسلام نەکەوتون و باوەڕیان پێی نەبووە، بێباوەڕیان لە دنیادا هەڵبژاردووە بەسەر ئیمان و تەقوادا. وسیق الذين كفروا إلى جهنم زمرا. ئەو کەسانەی کە کافر و بێباوەڕ بوونە لە دنیادا بێفەرمانی خوای پەروەردگاریان کردووە، بێفەرمانی پێغەمبەری خۆشەویستیان کردووە صلی الله عليه وسلم. ئەوانە کۆمەڵ بە کۆمەڵ، وەجبە وەجبە، جەماعەت بەرەو جەهەنم دەبرێن. پەنا بە خوای پەروەردگار، جەماعەت دەکرێن و بەرەو جەهەنم بەڕێ دەکرێن، بەڵام چۆن بەڕێکردنێک لەلایەنی مەلایکە بەڕێزەکانەوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بەڕێ دەکرێن بەڵام بەڕێکردنێکی زۆر زۆر ناڕەحەت و ناخۆش. وەجبە وەجبە دەدرێنە بەر بەبێ ئەوەی بتوانن بەرەنگاری مەلایکەکانی خوای پەروەردگار ببنەوە. چونکە یوم یودعون إلى نار جهنم دعا، ئەوانە بەڕاستی پاڵیان پێوە دەنرێت بۆ ناو جەهەنم، بەڵام چۆن پاڵنانێک. ئەو مەلایکانە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، بە ئەمری خوای پەروەردگار بێ باوەڕان و دژمنانی خوا کۆمەڵ بە کۆمەڵ دەدەنە بەر و دەیان بن، بەڵام نەک بەڕێز و بە حورمەتەوە، بەڵکو دەیان بن چونکە ئەوان دەیانەوێت نەڕۆنە ناو جەهەنمەوە، لەبەر ئەوە ئەوان بە توندی و زۆر بە توندی بەڕێ دەکرێن بۆ ناو جەهەنم. کەواتە جەهەنم زۆر سەختە. ئەو کەسانەی کە بەڕێ دەکرێن بۆ ناو ئاگری دۆزەخ بە شێوەیەکی تند و تیژ لەگەڵیانە هەڵسوکەوت دەکرێت، دەدرێنە بەر و پاڵیان پێوە دەنرێت بۆ ناو ئاگری جەهەنم، کۆمەڵ بە کۆمەڵ. چونکە زومەر و باسمان کرد واتە کۆمەڵ، جەماعەت بەرەو جەهەنم دەکەونە ڕێ خوا بمان پارێزێت. حتى إذا جاءوها فتحت أبوابها. هەر ئەوان کە دەگەنە دەرگاکانی جەهەنم، وإن جهنم لموعدهم أجمعين لها 7 أبواب لكل باب منهم جزء مقسوم.
خوای پەروەردگار دەفەرمێت جەهەنەم جێگای ئەو کەسانەیە کە لە دنیادا فەرمانی خوا پێغەمبەری خۆیان شکانوە صلی الله عليه وسلم. جەهەنەم حەوت دەرگای هەیە، هەر دەرگایەک و کۆمەڵێک کەس لێوە دەچێتە ناو ئاگرەوە بەپێی کردەوەکانیان لە دنیادا، بەپێی بێباوەڕیان، بەپێی گوناه و تاوانەکانیان، پەنا بەخوا بەرەو جەهەنەم دەکەونە ڕێ. حتى إذا جاءوها فتحت أبوابها. هەر کە دەگەنە دەرگاکانی جەهەنەم یەکسەر دەرگاکانیان بۆ دەکرێتەوە. دەرگاکان چونکە داخراوە، دەرگاکانی دۆزەخ داخراوە، دەرگاکانیان هەمووی بۆ دەکرێتەوە. فتحت أبوابها وقال لهم خزنتها. دەرگاوانی دۆزەخ کە ناوی مالیکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، یەکێکە لە مەلایکە بەڕێزەکانی خوای پەروەردگار پێیان دەفەرمێت ئەلەم یەئتیکم ڕوسڵ منکم یەتلون عەلەیکم ئایاتی ڕەبیکم. پێیان دەوترێت لایانی ئەو مەلایکە بەڕێزەوە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ لەلایانی دەرگاوانی دۆزەخەوە بەو خەڵکە جەهەنەمیە، بەو کافرانە دەوترێت ئایا هیچ پێغەمبەرێک لە خۆتان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ نەهات بۆتان، ئاەتەکانی خوای پەروەردگارتان بەسەرا بەخوێنەوە، وەیونذیرونەکم لیقاء یەومیکم هذا، لە ئەم ڕۆژە ئێوە بترسێنن و ئاگاداری ئێوە بکەن و لە ئەم ڕۆژە سەختە. ئایا هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران نەهاتۆ بەلای ئێوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ لە خۆتان کە ئاەتەکانی خوای پەروەردگارتان بەسەرا بخوێنەوە و ئەلەم ڕۆژە بتان ترسێنن بۆ ئەوەی خۆتان لە خراپی ئەو ڕۆژە بپارێزن. بەڕاستی ڕۆژی قیامەت سەختە. ئینا نەخاف من ڕەبینا یەومەن عەبووسەن قەمتەریرا. بەڕاستی ڕۆژی قیامەت ڕۆژێکی سەختە. ئینسانی ئیماندار پێویستە لە خوا بترسێ. فوقاهم الله شەڕ ذلك اليوم. ئەو کەسەی لە دنیادا خوا بناسێ، خوا لە شەڕی ئەو ڕۆژە دەیپارێزێ، لە بەڵاو مصیبەت و سزای ئەو ڕۆژە دەیپارێزێ. ئایا پێغەمبەرانتان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ لە خۆتان بۆ نەهات هەتا ئاەتەکانی قورئانتان، ئاەتە کتابی ئاسمانەکانی پێشوشتان بەسەرا بخوێنن، ئاەتەکانی تەورات و ئینجیل و غەیری ئەوانش؟ ئایا لە خۆتان پێغەمبەران نەهاتووە؟ بێگومان هاتووە، بەڵام بۆچی ئاواتان بەسەرا هات؟ قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين. دەڵێن بەڵێ وەڵڵاهی پێغەمبەرمان بۆ هات سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، نەسیحەت و ئامۆژگاری ئێمەیان کرد، بەڵام سزای خوای پەروەردگار بۆ ئێمە حەق و ڕاستی بوو. سزای خوای پەروەردگار لەسەر ئێمە جێگیر بوو. ئەوانەی کە کافر و بێباوەڕ بوون سزای خۆیان بۆ مسۆگەر کراوە، شایستەی سزای خوای پەروەردگارن، کەواتە ئەو کەسێ بڕاتە جەهەنەمەوە، سەرزەنشتی دەکرێ، لۆمەی دەکرێ، محاسەبەی دەکرێ لەسەر ئەوەی بۆچی بە قسەی پێغەمبەرانتان نەکرد سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئێمەش محاسەبە دەکرێین بۆ بە قسەی خوا و پێغەمبەری خوامان نەکردوە صلی الله عليه وسلم. پێویستە خۆمان ئامادەکەین بۆ قیامەتی خۆمان. قیامەت سەختە، قیامەتێک ئەوەندە سەخت بێ فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا. ئەگەر ڕۆژی قیامەت بەس تەنها بەهاتنی ڕۆژی قیامەت منداڵی ساوە و منداڵی بچووک سەری سپی ببێ، ئەبێ چەندێ سەخت بێ. منداڵی بچووک سەری سپی بێ، من و تۆی تاوانبار چی بکەین لە قیامەت؟ ئەو قیامەتەی کە هەموو پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ لێی ترساون. ئینسانی ئیماندار دەبێت لە ڕۆژی قیامەتی خۆی بترسێ، پێویستە ئاگای لە قیامەتی خۆی بێت، چونکە وەیونذیرونەکم لیقاء یەومیکم هذا. پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ و پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم خۆی و قورئانە پیرۆزەکەی خوای پەروەردگار ئینزاری ئێمەیان کردووە لە ڕۆژی قیامەت بترسی. والذین آمنوا مشفقون منها ويعلمون أنها الحق. خوای گەورە دەفەرمێ ئەوەی ئیماندار بن لە ڕۆژی قیامەت ئەترسن، چونکە دڵنیان ڕۆژی قیامەت ڕاستە. دەبا لەو کەسانە بین بەرەو بەهەشت بڕۆین، با لەو کەسانە نەبین
مەلایکەکانی خوای پەروەردگار سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ بە زۆر بە زەخت بە لێدان بە پاڵان بەرەو جەهەنەممان بن. خوا لەو ڕۆژەدا کێ هەیە دیفاعمان لێ بکات ئەگەر بۆ ناو دۆزەخ ببرین؟ کێ فریاد ئەکەوێ؟ والله هیچ کەسێ فریاد ناکەوێ ئەگەر لە دنیادا خوات نەناسی بێ ڕەحمی خوش نادگرێتەوە. بیهنە بە چاوی خۆت ملیۆنەها و ملیارەها کافر و بێباوەڕ بەرەو جەهەنەم بەڕێ دەکرێن، هەر دەرگایەک و کۆمەڵە کافر و بێباوەڕ و کۆمەڵە تاوانباری لێ ئەڕاتە ژوورەوە. ڕۆژی قیامەت زۆر سەختە. با خۆمان بپارێزین لەو کەسانە نەبین بە پاڵمان بن بۆ ناو جەهەنەم بە لێدان، بە ناڕەحەتی و بە ناخۆشی بەبێ ئەوەی دەسەڵاتت هەبێت، بەبێ ئەوەی بتوانی خۆت بدزیتەوە، بەبێ ئەوەی بتوانی واسیتەیە بکەیت، بەبێ ئەوەی بتوانی پەشیمان ببیتەوە. هیچ شتێک لەو ڕۆژدا ئیسفادەی نییە. بۆی ئەو کەسانە دەڵێن عەزابی خوا حەق بوو بۆ ئێمە، لەسەر ئێمە جێگیر بوو چونکە ئێمە کافر و بێباوەڕ بووین. قیل ادخلوا ئەبواب جەهەنەم. ڕۆژێکی زۆر ناخۆش، ناخۆشترین ڕۆژ دەی بڕۆنە ناو ئاگری دۆزەخەوە، بڕۆن بۆ ناو ئاگری دۆزەخ، گەڕانەوە نییە بۆ دواوە. قیل ادخلوا ئەبواب جەهەنەم. دەی هەر کەسە بەبێ تاوانی خۆی و خراپەی خۆی جەهەنەم چاوەڕێتی، وەک خوای دەفەرمێ ئینە جەهەنەمە کانت میرصادا. جەهەنەم چاوەڕێیە بەخوا. جەهەنەم لە کەمینایە بۆ ئەو کەسانی لە دنیادا خوایان نەناسیوە. بێنە یادی خۆت هەموو کاتێک. قیل ادخلوا ئەبواب جەهەنەم. دەی بڕۆ ناو ئاگری دۆزەخەوە، لە هەمووشی ناخۆشتر خالیدینە فیها، بۆ خۆتان بە هاتای ناو جەهەنەمە بێنەوە. مزگێنی بێ لێتان دەرچوونتان نییە چونکە ئێوە کافر و بێباوەڕن. عەزابی جەهەنەم سەختە، پێویستە خۆمانی بۆ ئامادە بکەین، پێویستە خۆمان بۆ قیامەت ئامادە بکەین، بۆ ئەوەی خوا ڕەحمان لێ بکات لەو ڕۆژەدا، چونکە سزای خوا زۆر سەختە. ئەگەر خۆمان ئامادە نەکەین بۆ قیامەتی خۆمان، خوا دەمان خاتە ناو جەهەنەمەوە. بڕۆ ناو جەهەنەمەوە، خالیدینە فیها فبئس مثوى المتكبرين. بەڕاستی خراپترین جێگایە جەهەنەم بۆ ئینسانی متەکەبیر، بۆ کەسانی خۆیان بە گەورە زانیوە لە بەرامبەر فەرمایشتی خوا و پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. ئەمە حاڵی کافرەکانە، ئەمە حاڵی دۆزەخیەکانە، پاڵیان پێوە دەنرێت. بڕۆن بۆ ناو دۆزەخی خوای پەروەردگار، بە هەتای لە ناو دۆزەخدا بمێنەوە، عەزابی خوادا بمێنەوە. ئەوە خراپترین جێگایە بۆ ئینسانی متەکەبیر و خۆ بە زلزان کە لە دنیادا خۆیان نەناسیوە. بەڵام لە بەرامبەردا کۆمەڵی دووەمان هەیە، کۆمەڵی بەختەوەر، کۆمەڵی براوە. بەڵام ئەو کەسانی کە لە دنیادا خۆیان ناسیوە، ئایا ئەوان لێ دەکرێت؟ ئایا بەو شێوەیە بەڕێ دەکرێن بۆ بەهەشت؟ نەخێر. ئایا پاڵیان پێوە دەنرێت؟ نەخێر. ئیستیقبالیان دەکرێت و پێشوازیان لێ دەکرێت. با پێشوازیمان لێ بکەن لە قیامەتا مەلایکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ، نەک ڕیسوامان بکەن. با پێشوازیمان لێ بکەن، نەک پاڵمان پێوە بنێن. با پێشوازیمان لێ بکەن، نەک بە قەمچی لێمان بدەن. با پێشوازیمان لێ بکەن، نەک سەرزەنشت و لۆمەمان بکەن. بەڵام لە بەرامبەری ئەم کافر و بێباوەڕانەدا، لە بەرامبەری خەڵکی دۆزەخیدا، وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا. ئینسان بە بیستنی ئەم ئایەتانە هەز بە شەرمەزاری گەورە دەکات. سەلەفی ساڵحی ئێمە ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت، ئایەتەکانی قورئان ژیانی لە ئەوان تاڵە کرد. دەبینی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، بەیانی شەوێک هەتاکو و بەیانی تەنها یەک سوورەتێ دەخوێنێتەوە، ئەلهاکم التەکاثور، ناتوانێت تەواوی بکات. ئەوە ئایەتەکانی قورئان تەئسیراتی بەسەر دڵەکانیان هەبوو. والله ئێمەش ئەگەر لە خوا بترسین، ئایەتەکانی قورئانی پیرۆز بەسن بۆ ئێمە. والله تەنها ئەم سوورەتی زومەرە ئەگەر لێی تێ بگەی بەسە بۆی بزانی قیامەت چەندێ سەختە، چەندێ پێویستە تەقوای خوا بکەی. وسيق الذين اتقوا ربهم، ئەوانەی تەقوای پەروەردگاریان کردووە،
ئەوانەی متەقی بوونە بۆ خوای پەروەردگار بوونە بۆ خوای پەروەردگار سڵحاون ئەوانە استقبالیان دەکرێ و پێشوازیان لێ دەکرێ بەڵام ئیلە الجەنەتی زومەڕە کۆمەڵ کۆماڵ بەختەوەرەکان سەربەرزەکان سەرفرازەکان بەرەو بەهەشتی پڕە ناز و نیعمەتی خوا دەکەونە ڕێ چونکە بەهەشتین چونکە تەقوای خۆیان کردو. هەر لەم سوورەتە پیرۆزەدا خوای پەروەردگار لە چەندەها شوێنە باسی تەقوای کرد. فەرمووی یا عیبادی فەتەقون، ئەی عەبدەکانم تەقوای خوا بکەن، ئەی بەندەکانم تەقوای خوا بکەن لە خوا بترسن. لكن الذين اتقوا ربهم لهم غرف من فوقها غرف مبنية. ئەوانەی متەقین خوای پەروەردگار هەر لەم سوورەتە پیرۆزەدا فەرمووی ئەوانە کۆشک و تەلاری چەندەها قاتیان پێ دەبەخشرێت. وخوای پەروەردگار فەرمووی وينجي الله الذين اتقوا بمفازتهم. هەر لەم سوورەتە پیرۆزەدا فەرمووی ئینسانی متەقی لە ئاگری دۆزەخ ڕزگاری ئەبێ. ڕزگاری بوو ئەمش پاداشتەکەیەتی. چۆن ڕزگاری ئەبێ؟ وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها كاتك أوان دين بۆ بەهەشتی خوای پەروەردگار وفتحت أبوابها. زانایان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت دەفەرمون خوای پەروەردگار بۆ جەهەنمەکان فەرمووی حتى إذا جاءوها فتحت أبوابها. واتە کاتێ ئەوان دەگەنە ئەویانە ئەمجا دەرگاکانیان بۆ دەکرێتەوە. ئەوانەی کە دۆزەخین و کافرن چونکە ئینسانێک کە سجن بکرێ بەند بکرێ کۆت بکرێ هەتاکو نەڕواتە نزیکی سجنەکە دەرگاکەی بۆ ناکرێتەوە. ئەوانش کاتێککە نزیک ئەبنەوە لە دەرگای دۆزەخ دەرگاکانیان بۆ ئەکرێتەوە. ئینەها عەلەیهم مؤصەدە چونکە دەرگاکانی جەهەنەم هەمووی داخراوە. خوا بمان پارێزە. ڕاکردن نییە بەخوا. ئاگرە و دەرگاشی لەسەر داخراوە. دەورە بی خەبەرچاوی خۆت بتخەنە ناو غورفەیەکەوە ئاگرێکی گەرمت بۆ بکەنەوە بان و خوارت ئاگر بێ و هەموو دەرگاکانە لێ کەپس بکەن. چه حاڵێکت هەیە؟ ئەچی لە جەهەنەمێکەی 70 ساڵ بەردێ فڕێدە خوارە ناگاتە بنەکەی. ئەوە جەهەنمە برای بەڕێزم. بەڵام خوای پەروەردگار بۆ بەهەشتەکان خوای بە ئەهلی باشتمە قبوڵکەی. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا. خۆزگەم بۆ کەسی متەقیە، خۆزگای خزمەتکاری کەسێ بووینایە متەقی بوایە بۆ ئەوەی تەقوای لێوە فێر بووینایە. حتى إذا جاءوها وفتحت أبوابها. بەهەشتەکان کاتێ متەقیەکان ئەگەنە لای دەرگاکانی بەهەشت دەرگاکان هەمووی کراوەتەوە چونکە دەرگای بەهەشتدا نەخراوە کراوەتەوە بە پێچەوانەی دەرگای دۆزەخەوە کە دائەخرێت. دەرگاکانی بەهەشت لەسەر پشتە و کراوەیە بۆ ئەو کەسانەی کە شایستەی ئەو شوێنە پیرۆزن. وفتحت أبوابها چونکە ئەوان کاتێ دەڕۆن دەرگا کراوەتەوە. پێش ئەوە دەرگا کراوەتەوە. دەرگاکانی بەهەشت لەسەر پشتە، دەرگاکانی دۆزەخ داخراوە. بۆیە ئەگامان لە خۆمان بێ حتى إذا جاءوها وفتحت أبوابها. دەرگاکانی بەهەشت کراوەتەوە پێویست ناکات بکرێتەوە چونکە کراوەتەوە لەسەر پشتە. وقال لهم خزنتها. دەرگاوانی بەهەشت کە مەلایکەی خوای پەروەردگارە پێیان دەفەرمێ سەلام عەلەیکم، سەلامی خواتان لەسەر بێ، سەلامی خواتان لەسەر بێ ئەی ئەو کەسانی تەقواتان هەبوو لە دنیادا، ئەی ئەو کەسانی خواتان ناسی و لە خوا ترسان. ئەوە تەقوایە. کوا ئێمە ئیهتیمام و گرنگیمان بە تەقوا داوە. ئەگەر باسێکی تەقوا بکەین بۆ خەڵکی دەیەها بوختیان و غەیبەتمان دەکرێت چونکە باسی تەقوا دەکرێت. کوا ئێمە متەقین برای بەڕێزم. ئەوە پاداشتی متەقیە. هەر ئەم سوورەتە بەسە بۆ تۆ بزانی تەقوا چەندێک گرنگە. خوا لە جەهەنەم ڕزگار دەکات بەهۆی تەقواوە. خوا بەهەشتت پێ بەخشێ بەهۆی تەقواوە. ئەوە تەقوا نییە شەو ڕۆژ خەریکی خراپ و تاوان بیت. ئەوە تەقوا نییە هەتا بەیانی بخەوی ئاگات لە عیبادەتی خوا نەمێنێ. ئەوە تەقوا نییە بەس مانگی ڕەمەزان قورئان بخوێنی. ئەوە تەقوا نییە بەس کاتی نوێژە فەرزەکان لە دوای نوێژە فەرزەکان و زیکری خوا بکەی دوای هیچ.
بەڵێ سەلام عەلەیکم، سەلامی خواتان لەسەر بێ ئەهلی بەهەشت. چەندێ خۆشە ئینسان بڕاتە بەهەشتەوە، پێشوازی لێ بکرێ، دەرگاکانی بەهەشت بکرێتەوە بڕۆ ناو ئەو بەهەشتەوە کە بە چاو نەبینراوە. دەی بڕۆ بەختەوەر بە، هیچ ناخۆشیەکت نەما تەواو. بۆیە ئیمامی ئەحمەد کاتێ ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ پرسیاری لێکرا، یا ئیمام مەتە الراحە، ئەی ئیمامی ئەحمەد کەی ئیسراحەتەکەین؟ فەرمووی الراحة عند أول قدم تضعها في الجنة. إمامي أحمد رحمتي خوالي بفرمي يكم قاچت يكم بيت ناو ناو بهشتوا أو كات إسراحتك. سلام عليكم درونا كاتك درون بو بهشت بري دكرين لانيكم الملائكة بريزة وببيشوازي قرموا درقا كاني بهشت كراوة بهشتك أبين كبتشاو نبين راوا والله خوشيك قد باسينا كريم. أو كسيك لجهنم آخر نفر كلجهنم درجة بس تنها خواي پروردگار روي لجهنم ور اقرينيا افرمي والله خواي پروردگار چاكي لقل منا كردوا اوي بمني بخشيو بيش كسيكي نبخشيو لكاتك آخر نفر كلجهنم درجة آخر نفر يكك أجيت بهشت شوا ويا هالكاتي باسي وحديثة بكرايا إمامي حسني بصري رحمتي خواي لبي إمامي حسني بصري داي فرمي خوزقا من أو بياو بمايا خۆزگای من آخر نەفەری لە جەهەنەم دەرچوو بە هیچ کێشەم نەبوو. ئینسان کە لە خۆی بایی بوو ئەڵێ من بەهەشتیم. ئیمامی حەسەنی بەسری ئەفەرمێ خۆزگایە ئەو کەسەی آخر نەفەر کە لە جەهەنەم دەرەچێ هەر من بوومایە بەس نییە ئومێدێکە بچمە باشتەوە. ئەوە تەقوایە، ئەوە لە خۆبایی بوون نییە، ئەوە تەقوایە. کەسێکی لە خۆی بایی بێ دەڵێ من بەهەشتیم. سلام عليكم طيبتم فادخلوها خالدين. ئابۆ کەسانە دۆترێ بڕۆنە بەهەشتەوە سەلامی خواتان لەسەر بێت، سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێت، دڵەکانتان پاک بێتەوە، دڵەکانتان پاک و خاوێنە. بەڕاستی چونکە لە دنیادا خوای پەروەردگارتان ناسیوە و خوای گەورەتان خۆشویست و لێی ترساون. دڵەکانتان پاک و خاوێنە، پاک و خاوێنی بۆ ئێوە، سەربەرزی و سەرفرازی بۆ ئێوە. فادخلوها خالدين دبرو ناو بهشتا ومزجيني بيلتان حتى ناو بهشتا دمينوا نمردن هيا نبيري هيا نخمو خفت هيا يكتر لخوشكاني بهشت اويا لبهشتا الرخوشينه وحسادتني بلا من الدنيا دا الرخوشينه وحسادت جياني زوربي خلقي تيك داوا جياني زوربي خلقي بهوي حسادته حسودي كسانك وتيك تشوا هيا خلقيا حسودي بس يبركي خوشي أبد نك بس يبري خلقي دردكي كوشندي حسادت خوابان باريزي لحسودي يكي لخوشكاني بهشتا ويخوا قرده فمية ونزعنا ما في صدورهم من غل أو يرقوشي نبي أو حسادت بلسينغو ضلي بهشتا كان دركراوا. سلام عليكم طيبتم أو باكو خاوينية سلامي خواتان لسبي ضلكان تر باكو خاوينة چونك لدنيا دا خواتان ناسي دي برون بهشتا وبهتا هتاي خواهي قرد فرميت وقالوا الحمد لله الذي صدقنا وعده. أهلي بهشت متقيكان أو كسانيك متقيبنا لدنيا دا دلين الحمد لله درون بهشتوا فلان كس أما كوشكو تلاركي تويا فلان كس أما خيزانكاني تويا أما مالكي تويا بەڵام ماڵێک مەگەر خوددا خۆی بزانێت چۆنە کەس نەیبینی بچە. بەڵێ وقالوا الحمد لله الذي صدقنا وعده. ئەو کەسە بەهەشتیانە تۆ بڵێ ئێمە بەهەشتی بین والله ئەگەر سەی کردەوەکانی خۆمان بکەین نەخێر، ئەگەر سەیری عەمەلی خۆمان بکەین نەخێر مەگەر خوا ڕەحمە لێ بکات. ئەینا زۆر خراپین. سيري بيغمران بك سلام إخواننا سلبيت شون بنا سيري بياو چاكان وسلفي صالح يأمون وتبكى شون من رحمة إخواننا به والله إنسان تماشاي أوان دكاو سيري جياني أوان دكا خوي لبرچاو دكويت بلام داواكين خوي جورا رحم يزور رحمة لبكت لو كسانا من بجير خوي لو كسانا من بجير إما جناه بار وخراب كبرين الحمد لله خوي الحمد سنابته إما تقصبها هشتوا الذي صدقنا وعده. خوايا حمد سنابته
هەموو وعد و پەیمانێکی خۆت بدە سەر. ئەی خوای پەروەردگار حەمد و سەنا بۆ تۆ ئێمەت خستە بەهەشتەوە. خوای پەروەردگار سپاس بۆ تۆ چ نیعمەتێکە ئینسان بڕاتە بەهەشتەوە سپاسی ئەڵڵا گیان بکات. ئەو خۆشیێکی زۆر گەورەیە. با هەوڵ بدەین لەو کەسانە بین بڵێن حەمد و سەنا بۆ تۆ خوایە گیان لەناو بەهەشتە ئاوا بڵین. با لەو کەسانە نەبین بڵێن مالک ئەی دەرگاوانی دۆزەخ داوا بکە لە خوا تو خوا بەخوا بڵێ بەڵکو خوای پەروەردگار یەک ڕۆژی عەزابمان لەسەر سوک بکە. ئەوە لە کوێ برای بەڕێز ئاواتە خواز بین یەک ڕۆژە جەهەنەم لەسەر سوک بکرێ عەزابت لەسەر سوکرێک نەک لەسەر لابرێ. ئەمە لەکوێ و حەمد و سەنای خوای پەروەردگار لەکوێ لەناو بەهەشتی پڕ ناز و نیعمەتە. صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء. سپاس و ستایش بۆ ئەو خوای پەروەردگاری کە بەهەشتی کرد بە نسیبی ئێمە، بەهەشتی بە ئێمە بەخشی، بە ئارەزوی خۆمان چی بخۆین و چی بکەین لەناو بەهەشتا هەمووی ئامادەیە. فنعم ئەجر العاملین. ئەمە باشترین پاداشتێکە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا کردەوەی چاکیان ئەنجام داوە. ئەمە باشترین پاداشتێکە بە کەسانێک دراوە لە دنیادا خۆیان ناسیوە، تەقوای خۆیان کردووە. آخر آيات خوای پەروەردگار دەفەرمێ وترى الملائكة حافين من حول العرش. تۆ دەبینیت کۆمەڵی مەلایکەی زۆر سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. دەبینی کۆمەڵی مەلایکەی زۆر دەوری عەرشی خوای پەروەردگاریان داوە. بەڕاستی لە ژێر فەرمانی خوای پەروەردگارن ئەو مەلایکانەی کە عەرشی خوای پەروەردگاریان هەڵگرتووە و کۆمەڵی مەلایکەی زۆر هەیە. وترى الملائكة ئەو کەسێک کە تۆ دەیبینیت کۆمەڵی مەلایکە دەبینی حافین من حول العرش بە دەوری عەرشە هەمویان کۆبوونەتەوە. عەرشی خوای پەروەردگار کە گەورەترین مەخلوقە، گەورەترین دروستکراوی خوای پەروەردگارە. وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم. ئەوانە حەمد و سەنای خوای پەروەردگار دەکەن و سبحان الله دەکەن. مەلایکەی پاک و خاوێن پاک و پیرۆز هەمویان پاک و پیرۆزی و سبحان الله دەکەن بۆ ئەڵڵای گیان. حەمد و سەنای خوای پەروەردگار دەکەن، سبحان الله دەکەن کە حەمد و سەنای لەگەڵدایە، سپاس و ستایشی لەگەڵدایە. وقضي بينهم بالحق. بەڕاستی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبە دەکات لە نێوان هەموو خەڵکی سەرزەویدا، بەڵام بە شێوەیەکی حەق و ڕاستی، ئەوەی زوڵم و ستەم بێ تێدا نییە. وقيل الحمد لله رب العالمين. ئینسان پێویستە بوترێت هەموو کاتێ حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار، حەمد و سەنای خوای پەروەردگار پێویستە بکرێت. ئێمەش دەڵێن الحمد لله، حەمد و سەنا بۆ تۆ خوای پەروەردگار کە ئێمە موسڵمانین. خوایان سپاس و ستایش بۆ تۆ کە یارمەتی ئێمەدا بتوانین سوورەتی زومەر تەواو بکەین. داواکاری لە خوای پەروەردگار کە لەو کەسانەمان بگێڕێ کە ئاەتەکانی قورئانی پیرۆز تەئسیراتی بەسەر دڵەکانمانەوە هەبێ. ئێمەش بەڕاستی ئەمە ئاخر وتارمان بوو لە سوورەتی زومەر و ئاخر وتارمانە لەم شەوانەدا چونکە بەرەو ڕەمەزانێکی پیرۆز دەڕۆین. داواکەین لە خوای پەروەردگار مانگی ڕەمەزانمان بەنسیب بکە، ئەگەر تەمەنە کورتەکەمان بمێنێت دوای ڕەمەزانی ئینشاڵڵا بەردەوام دەبین لە سوورەتی قورئانی پیرۆز و تەفسیری دەکەین ئەو سوورەتە پیرۆزانە، چونکە بەڕاستی دڵەکانی ئێمە نەرم دەکەن. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بیت، یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی لە بەهەشتی تۆدا حەمد و سەنا و سپاس و ستایشی تۆ بکەین. یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، لە گوناهەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لە گوناهی مردوەکانمان خۆش بی، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. خوایە گیان آخرمان بخير بگێڕی، خوای گیان لە شەو ڕۆژێکا بمان مرێنی خۆت لێمان ڕازی بی. آمين آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم. قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها
وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين. وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين.